تەیب موعتەسیم خاوەن پێداویستی تایبەتە، دانیشتووی قەزای ڕەواندوزە، لە تەواوی جەستەی تەنیا یەک پەنجەی کار دەکات. بەڵام خوای گەورە بەهرەیەکی ناوازەی پێداوە تا بتوانێ بەم تەنیا پەنجەیە کاری کۆمپیۆتەر و دیزاین و شێوەکاری بکات. من لە سەرەتاوە کەمەندان بووم، توانای چوونە خوێندن و ئەوانم نەبووە، بەڵام هەوڵمدایە لە ماڵەوە خۆفێری خوێندەواری ئەو بکەم. بەپێی ئەو کاتی تەلەڤیزیۆن و وەسایل کەم هەبوو، بەڵام هەر چۆنێک بێت لە تەلەڤیزیۆنی عێراقی ئیستفادە زۆر مەکرد لە بەرنامەوانە متابعە مەکرد تا فێرە نووسین و خوێندنەوە بووم. دواتر یعنی من هەر لە ماڵێ بووم، هەوڵمدا ئەو کاتانێک کە هەیتم بە پڕیکەمەوە بە شتێکی باش و بە کارێکی باش دەستمدا وێنە کێشان کەمزانی و بادەم لە دەستەیدا هەیە و توانای فکریم باشە. تا 2005 لە هەشتاوەشی تا 2005 من وێنە کێشانم کردیە بە قەڵەمی دار و بە بۆیە و بە کۆمەڵێک وەسائلی تایبەت بە وێنە کێشان. دواتر تەندروستیم بەرەو خەرابی ڕۆیی ئیدی هەوڵمدا ئەو حەزوو ئارەزوڵەی کایتم لە وێنە کێشان بە کۆمپیۆتەر پڕکەمەوە و باش بوو لەویش زوو ڕاهاتم لەگەر بەرنامەکانی ناو کۆمپیۆتەری و ئێستا باشم لەخوا بە زیاد بێ دیزاین و کۆمەڵێک ئیشی پێیەکەم و ئیشی ڕۆژانەی خۆم و کار و کەسابەتیشی پێیەکەم هەر لەڕێی کۆمپیۆتەر و دیزاینەکانەوە. تەیب سەرەڕای ئەوەی نەچووەتە بەرخوێندن، بەڵام توانیویەتی خۆی فێری خوێندەواری بکات. سەرەڕای ئەوەش دوکانێکی خنجیلانەی هەیە کە کاری فرۆشتنی کتێب و دیزاین و دروستکردنی لۆگۆ و مۆر و کاروباری قوتابخانەکان دەکات. بەم جۆرە لە بڕی ئەوەی چاوی لە دەستی خەڵک بێت بە موچەیەکی 150,000 کەم ئەندامی و بە توانای سنوورداری بژێوی خۆی دابین دەکات. بەرە خۆی دوکانەکەم کە بینە قرتاسی دیکە قوتابی دێن و مامۆستایان دێن و کۆمەڵک لەو ئیشانم هەیە وێ ڕۆژانەکە لە شوێنێکی وا بەڕێواتی وەکو چاپکردن و ئیستنساخ و کۆمەڵک ینی برێم فرۆشتنی پێداویست قوتابیان و ئەوانە و لە هەمە کاتیشدا زار دیزاینی بەرج کتێب و دیزاینی نامیلکە و ئەوان ناکەم بەرگەکانیان. لە خوددا بە زیاد بیە لە دوکانەکەم ژێوی ژیانی خۆم و ماڵەوە دابین دەکەم لەبەرەوەی تاکە مەزدەری ڕزقە لۆ من معاش کەمەندامیم ئەوانە کەمە بە خۆ دەزان لە وڵاتەی کەمە ئیدی دەبی کار و کەسابەتی بکەین و لەخوا بە زیادی باشە ینی خۆم و ماڵەوە بەڕێ بم بە دوکانەکەم. تەیب موعتەسیم لە ساڵی 1975 لە گوندی سەرانی قەزای ڕەواندوز لەدایک بووە. هەر لە زگماکەوە دووچاری ئیفلیجی مێشک بووە و جەستەی لە کار کەوتووە، بەڵام کەم ئەندامیەکەی نەبووە ڕێگر لە بەردەم ئەوەی ڕۆڵی کۆمەڵایەتی خۆی ببینێت. ئەو جگە لەوەی بژێوی خۆی بە تەنیا یەک پەنجە پەیدا دەکات، هەمان کات کەسێکی کۆمەڵایەتی و ڕوحسووکە و توانیویەتی وەک کەسێکی ئاسایی جێی خۆی لە نێو کۆمەڵگە و دەوروبەریدا بکاتەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ڕەواندوز.